بەناوی ئەو خودایی کە لە تاریکترین شەوەکانیشدا چرای هیوا دادەگیرسێنێت لە نێو ڕاڕەوە بێدەنگەکانی نەخۆشخانەی میهرەبانی ڕەگ لەو کاتەی شار لە ناو بێدەنگێکی قوڵدا نووسووە میلی کاتژمێر لەسەر دوی شەو ڕادەوەستێت. جەنگێکی دیکەی ژیان و مردن دەست پێ دەکات. جەنگێک کە ئەم جارە نەک بۆ ڕزگارکردنی تەنها ڕوحێک بەڵکو بۆ پاراستنی سێ ئەمانەتی خودایی بوو کە لە نێوان مان و نەماندا ململانەیان دەکرد. ئێرە ئەو شوێنەیە کە تێیدا خودای میهرەبان فریشتە ڕزگاریکەرەکانی خۆی دەکاتە وەسیلەی ڕەحمەت تاوەکو ڕێڕەوی قەدەر لە مەرگەوە بگۆڕن بۆ ژیانەوە. بەخێر بێن بۆ گەشتێکی تری شیفا. من مەڕۆ مختارم. دەڵێن مەودای نێوان ژیان و مردن تەنها هەناسەیەکە، بەڵام بۆ ئەم خێزانە ئەم مەودایە تەنها دەخولەک بوو. شەوێکی درەنگ دایکێک لە مانگی حوتەمی دووگیانیدا بە دوانەیەکەوە بە خوێنبەربوونێکی توندەوە گەێنرایە فریاکەوتنی میهرەبانی. دۆخەکە تەنها مەترسی خوێنبەربوون نەبوو، بەڵکو نەخۆشیێکی دەگمەنی خوێن بوو کە وەک ژەهر ڕێگەی لە گەیشتنی ژیان بە مێشک و دڵی دەگرت. ئەوەی دۆخەکەی ئاڵۆزتر دەکرد برینێکی کۆم بوو. ئەم دایکە پێشتر کۆرپەیەکی تری بە هەمان نەخۆشی لەدەستدا بوو. ترس و نائومێدی باڵی کێشا بوو بەسەر هیوای ئەم خێزانەدا، بەڵام بێگومان لە میهرەبانی کات بۆ ترس نییە، کات تەنها بۆ کارکردنە. هەرزوو دکتۆرە زەنوێر لە ململانەیەکی توندا لەگەڵ کات تەنها لە ماوەی دەخولەکدا نەک هەر دایکەکەی گەیاندە ژووری نەشتەرگەری، بەڵکو نەشتەرگەریەکەشی بۆ ئەنجامدا. ئەم خانمە لە هەمانگی حوتەمی دووگیانیدا بوو، دووگیانەکەی جوانە بوو. وەڵاشی خانمەکە پسرا بوو کە بوو بۆ هۆی ئەوەی کە خوێنبەربوونێکی ئەدگار زۆر لەناو منداڵدانی خانمەکە کۆ بێتەوانێت کە تواندا لە ماوەی کەمتر لە دەخورێت ئەم خانمە بۆ نەشتەرگەری ئامادە بکرێت و ژیانی منداڵەکان لە مردن ڕزگار بکرێت. هەم توانیمان ژیانی خانمەکە بپارێزین، هەروە هەردوو کۆرپەکەی ناوزگی، چونکە ئەم خانمە ساڵی پێشتر بە هەمان شێوە تووشی هەمان حاڵەت بۆتەوانێت کە بە خوێنبەربوونێکی ئەدگار زۆری منداڵدان لە مانگی نوێمی دووگیانیش بووە، بەس نەتوانراوە ژیانی کۆرپەکەی بپارێزرێت. بەڵێ دایکەکە ڕزگار کرا، بەڵام یەکێک لە کۆرپەکان بێدەنگ بوو هەناسەی نەدەدا. لەو چرکە ساتەدا کە بێدەنگیکی ترسناک ژوورەکەی تەنی بوو، دکتۆر عەبدوڵڵا پزیشکی پسپۆڕی بێهۆشکاری دەستی بە جەنگی دووەم کرد بۆ گەڕاندنەوەی ڕۆح بۆ ئەو دەستە بچووکە. سپاس بۆ خۆی گەورە لێرە لە میهرەبانی نەخۆشێکمان بۆ هات ئافرەتێک بۆ حاملە ساعت دوای دوو شەو بوو، دوو نیوی شەو بوو، فەقیرە تووشی نەزیف بوو. ئێمەش لەبەر خاتی ڕزگارکردنی ژیانی دایکەکە و ژیانی مناڵەکان نەشتەرگەریەکی ئیمەرجنسی و بە پەلەی بۆ کرا، بەڵام مناڵەکان کە هاتنە دەرێ هەردوو مناڵەکە یەکێکیان بە تایبەتی هیچ نالێدانی دڵی هەبوو نە هەناسەی هەبوو. ئیتر ئەوەی کە توانیمان ڕساسێشتمان بۆ کرد، یەکێکیان تۆزێک محاوەلەی هەناسەی هەبوو، بەڵام ئەوەی کە محاوەلەی هەناسەی نەبوو بەڕاستی تقریباً چارەکێک 20 دقیقە خەریکی بووین. آخر محاولە وتم بە ئینتراکاردێکێکی بۆ بکەم، طریقەیەکەیە کە ئیتر تۆ هیچ حەلێکی نەما لەو کاتەشا ناتوانانی فرێەوە ناکەوێت کە کانولایان بۆ دانی هەنێک جار کانولیان هەر دیار نییە لەو تەمەنەیە. لەبەرەوە ڕاستەوخۆ ئینتراکاردێکمان بۆ کرد، واتە ئەدرینالینم تەخفیف کرد و ڕاستەوخۆ لە دڵی مناڵەکەمانیا و الحەمدوللیلا پاش دەقە چارەکێک لێدانی دڵی گەڕایەوە و پاشەوە داخلی خودەچکرا. طبعاً ئەمە دوای ئەوەی کە سۆندەی قوڕگی بۆ دانرا و ڕێڕەوی هەناسەی مەزبوط کرا و ئۆکسجینی بەڕێکوێکی درایە بۆ ئەوەی تووشی ڕاستی ترسی ئەومانە بوو کە ئۆکسجین کەم بگا بە مێشکە چکە فترەیەکی زۆری پێچوو. بەڵام الحەمدوللیلا ئەو طریقانەی کە سپاس بخوا لێرە بەکارمانێنا و بەهۆی بوونی ئەجهیزەی پێویستەوە نەمان هێشت ئەو حاڵەتە ڕووبا و ئۆکسجین بۆ مێشکی کەم نەڕۆیشت و سپاس بخوا هەردوو مناڵەکە لەگەڵ تەبیبی ئەطفالە هەردووچیان ئێستا الحەمدوللیلا ئەژین و سیحەتیان زۆر باشە و مای دڵخۆشیە و سپاس بۆخوای گەورە هیوای تەندروستی بۆ هەموو نەخۆشەکان و بە تایبەتیش نەخۆشەکانی میهرەبانی خوازی. چیرۆکی ڕزگارکردنی سێ ڕۆح لە یەک کاتدا دوای ڕەحمەتی پەروەرێن بەڵگەیەکی ڕوونی دڵسۆزی و لێزانی پزیشکەکانمانە. لێرە لە نەخۆشخانەی میهرەبانی هەرچەندە شەوەکان تاریک بن، هەمیشە دەستێک هەیە بۆ داگیرساندنی چرای هیوا تا گەشتێکی تری شیفا و چیرۆکێکی تری سەرکەوتنی زانست بەسەر مەحاڵدا هەمیشە بە هیواوە بمێننەوە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی.